شەنگەخانەشینە لە سایەخان. سپاس کاک دکتۆر. پرسیارێکم هەبوو کاریگەری خراپەکانی تەلاق چین لەسەر مناڵ و دایک و باوک ئەو خێزانانی تووشی ئەو تەلاقە بوون چی بکەن بۆی کاریگەری خراپ نەبێت لەسەر دەرونی مناڵەکانیان؟ زۆر سپاس وەڵا پرسیارێکی جوانە کچەکەی من. ئێمە با بێن بزانین پێداویستی مناڵ چییە. طبعا هەموو توێژینەوەکان باسی ئەوواکەن من باسی نان و ئاو خەو و ئەمانە ناکەمەوە پێداویستی فسیۆلۆژی ئاژەڵیش پێویست پێێتی. یەکەم پێداویستی دەرونی سایەخان کە هەموو مناڵێک پێویستی پێێتی من و تۆش کە گەورەن پێویستمان پێێتی ئەمن و ئاسایشە. یعنی بێ ئەم مناڵە لە خێزانێکا بژی شەڕ و ئاژاوە نەبێ مەشاکل نەبێ ئەم مناڵە هەست بە ئەمان کە ترسی لەوە نەبێ لێ ئەدرێ ترسی لەوە نەبێ دایکی ماڵەوە بەجێڵە ترسی لەوەی نەبێ بێ بەشە بێ لە شتێ لە خۆشەویستی لەوە کەواتە یەکەم شت ئەمە کێشەکەیە کاتێک کێشەی خێزانیە بێ تەلاق و لێک جابوونەوە بێ کەواتە یەکەم پێداویستی ئەمن و ئاسایشە نامێنێت چکە ژن و پیاوە دەنگە دەنگ و شەڕ و ئاژاوەیانە مەشاکلیانە. دووەم پێداویستی دەرونی خۆشەویستیە. باشە ئەم خاتونە کە لەگەڵ ئەمما ڕێک نەبوون دایمەن کێشەیان هەبێ ئەم خۆی لە خۆشەویستی بێ بەشە ئەم خۆی لە خۆشەویستی بێ بەشە هی هاوسەرەکەی چۆن نەتوان خۆشەویستی بن بە مناڵەکانیان. ئەوە تا ئێستا کە دوای تەلاق و لێک جابوونەوە نەیانتوانیوە ئاسایش بۆ مناڵەکانیان دابیت کە مناڵەکەی لە ترساوە ئەگەڕێتەوە بە ماڵەوە تەحقیقی لەگەڵاکەن بە درۆزنی لە قەڵەمێن تەمەن خەتەرترین شتی ژەوەیە تۆ مناڵکەی بە شایەت بۆیە داواکارین لە هەموو دایک و باوکێ مناڵەکانیان نەکەن بە شایەت. باوکە چی کرد ئەها باوکە وایبیت وای نەوت چکە ئەو مناڵە هەرچێک بڵێ زەرەرێتی هەرچێک بڵێ لایەنی ئەم بگرێن زەرەرێتی و لێ عەزەبێ لایەنی ئەو بگرێ هەر زەرەرێتی ناکرێت مناڵ لەو تەمەنەیە تۆ بیخەیتە بەدەم و ئازارە. کەواتە یەکەم لە ناو خێزان ئەگەر دوای لێک جابوونەوەش ئەم مناڵە هەستی کرد لە ئەمانایە لای دایکێتی ترسی نییە باوکی هەڕەشەی لێ ناکە لای باوکێتی دایکی ترسی نییە لە دایکی هەڕەشەی لێ ناکە لای ننک و باپیرێتی لای هەر کەسێکە هەست بە ئەمانە یەکەم پێداویستی دەرونیە مناڵە کێشەی نابێت دەرون دروستە بالێکی جابوونەوە. دووەم خۆشەویستیە ئەم خۆشەویستیاتێ لی گەڕێ بە باوکیشی خۆشەویستی باتێ لی گەڕێ بە ننک و باپیریشی خۆشەویستی باتێت چکە مناڵ وەکو هیچ کەسێک نییە هەر دایکی ناوێ هەر باوکی هەمویان نێوێ. تۆ من کاچین بۆ ماڵی ننک و باپیرمان چەند وەرتابووین ئەگەر ننک و باپیرمان لەوانە بووە کە خۆشەویستیانی تۆ ڕێزی گرتوین هەمومان حەزمانەکە بچینە لای ننک و باپیرمان شە خۆشەویستی ننک و باپیر جیاوازە لە خۆشەویستی باوک خۆشەویستی باوک جیاوازە لە خۆشەویستی دایک جیاوازە لە خۆشەویستی خوشک و برا. اینجا ڕێزگرتنە پێداویستی سێم ئەم مناڵەکەن ڕێزیەگرن بوونی هەیە ناو ناتوری لێ نادۆ سوکاتی بێنە ئەم دایکە بە مناڵەکە تۆ درۆکەی تۆ وەکو باوکی تۆ کەواتە مناڵەکە لێرەیە سوک کراوە. اینجا هزار جنێ و بە باوکیان ئێکەواتە ئەم مناڵە چۆن ڕێزی خۆی بگرێت کە باوکی ئاوا بە ئەمانە هەموو کێشەن خاتونجان بەداخەوە دایک و باوکی ئێمە بیر لەمانە ناکەنەوە کەمانە کەسێتی مناڵەکانە شێوێنن کە ئەمانە مناڵەکانە فەوتێنن سەیری کە ئەو خێزانانەی کلێک جابوونەتەوە ئەگەر نەیانتوانی بێ ئەو ژینگە زۆربەی مناڵەکانن تووشی سەرڕۆی و لادان بوون زۆربەی کێشەکان کە هەیەە هی ئەو مناڵانن کە لە مناڵیە لە خۆشەویستی بێبەش بوون. بڕواو هەبێ ئەگەر مناڵی تێر بێ لە خۆشەویستی قەت ناچێت دزی بکە دزی لە چێکە لە خەڵکێکە خەڵک خۆشەویستە بۆچی دزی لێکە بەڵام کە خۆشەویست دایکی خۆشی نەویست باوکی خۆشی نەویست ڕقی لەم عالەمە بێ ئەڵە باوکو دایکم وان قابل لە خەڵک باشتر بێ دایک و باوکم بۆی اعتیادی ئازاریان بە بۆی اعتیادی دزیان لێ بکە بۆی اعتیادی شەڕیان لەگەڵا بکە بۆی اعتیادی لیان یاخی بێ. ئێمە ئەم دایک و باوکانە ئێمە هەموو جارەڵین دایک و باوک ئەوە لێک جابوونەوە بەڵام ئەی دوای ئەوە بزان ئاسانە کە لە پیاوەکەی جابەوە بە تایبەتی کە مناڵە بۆیە من داواکارم لە هەموو ژن و پیاوێک لە هەموو کوڕ و کچێک کاتێک کە ئەبینن ناگونجێن لەگەڵ یەکا و لە فەتەی دەستگیرانی دوای ساڵە مێڵ مناڵیان بێت با بزانین هەروامێنێتەوە چێ کە مناڵ کەوتە بینە مناڵەکان دوای بێ بە قوربانی گوناحی نییە تۆ خستوتەتەوە. ئاخر شتمانەچینە لای لەنیاخان فەرموو لەنیاخان. زۆر سپاس کاک دکتۆر من پێم باشەم خاتونەکە دایکی مناڵەکانە بهێڵە کە مناڵەکان سەردانی ماڵی باپیریان بکەن لە کاتێککە ئەتوانێت کە نەهێڵە سەردان بکەن کە بەڵگەیەکی بەدەستەوە بێت ئەم سەردانیکردنە بە زیان پێگەاندی مناڵەکان کۆتایی پێێت. خۆ بزە بدوایە کچی من ینی ئەم خاتونە ئەڵێ من مناڵەکانی خۆم خۆشەوێ حەقی خۆیەتی هەموو کەس مناڵی خۆی خۆشەوێ مەگە دایک نەبێ ئەم مەسوول ئەم سێ مناڵی خستوەتەوە تەواو ئەم لەگەڵەمان ڕێ ناکەی مناڵەکان گوناحیان چییە بەڵام ئەم بەبێ ئەوەی بەڵگەیشیە بێت چکە من ئەگەر ئاگاو لێ بێ لەیشە پرسیارەکان وتم خوشکە بەڕێزەکەم تۆ بەڵگەیەکی هەیە بیەی بە دادگا یا بە ئێمەی بڵێ من بۆ منعی مناڵەکەمەکەم بچێ بۆ لای خەسوو خەزورم لەبەرەوەی بە خراپەیان تەواوە بێت تووشی خەمۆشیەکان تووشی لادانیەکان تووشی ئەمەیەکان تووشە هیچ بەڵگەی نییە
کە بەڵگەی نەبێ ئەم ناتوانێ لەبەرەوەی ڕقی لێیانە مەزاجی وایە حەزی وایە شتی شخصی ناخوات لە یاسای شتی شخصی ناخوات بێ بەڵگە و هەبێ ئەم نیەتی کەواتە ئەم ناحەقیەکە کە ئێستا نایاڵێ مناڵەکانی بێبەشەکە لە خۆشەویستی چێ ننک و باپیران من ترسی ئەوەم هەیە کە مناڵەکان گەورە بن لەم یاخی بێ ئەم ژیانی خۆی وا بۆ ئەوان تەرخان کردووە بەڵام بەم شێوازە هەڵە وای لێکا مناڵەکانی بچنە تەڕەفێکی ترەوە ئەچن بۆ لای ئەم تحقیقیان لەگەڵاکە جنێو بە یەکتریان سوکایەتی بە یەکتریەکەن لە هەمان کاتە نایڵی ننک و باپیر بینە ئیتر خوازانی لە ماڵی خۆیان چۆن مامەڵی لەگەڵاکەنەوە نازانانی معلوماتمان نییە لەبەرەوە ئەمە شێوازە هەڵەکەیە ئێمە کە قسە لەسەر ئەمان ناکەین بۆ وشارکردنەوەی دایک و باوکەکانە خۆزگە نەگەشتا تەلاق و لێکجابوونەوە خۆزگە ڕێگە چارێکیان دۆزیایەوە چکە ئێمە ئاخر شت حتا بەڕێزیان کە باسیەوەیەکی ڕڵی خوارڕێی بە تەلاقاوە ڕازە ئەبغەض الطلاق وەنیە ئەبغەض الحلال طلاق ئەبغە یعنی خوای گەورە تەلاق ڕێی پیاوە بەس یەکێکە لە قێزەوەنترین یان ناخۆشترین حەڵاڵەکان حەڵاڵە تاڵترین حەڵاڵە بەڵێ بڵێ ینی دەکرێن تۆ نێڵی بەس لە ناچاریە کەم خێزانە بووە بە دۆزەخ هیچ دروستکاییەک نەماوە باشتر وایە بۆ هەمووی لای لێک جابنەوە چکە ترگەشتونەتە بنبەست بەڵام دوای ئەوە بۆ ئابەردەوام بێ تەواو تۆ چیتە ماڵ و کە سوکاری خۆ و چۆتەوە ژیانێکی نوێ دەست پێەکەی چۆنی تر بە اختیاری خۆت شووەکەیتەوە ئەو ژنێنێ لە ماڵی باوکە دەمێنیتەوە چیەکەی بیکە بەڵام مێڵە مناڵەکان فەوتێن ئەوەتە دوای تەلاق لێک جابوونەوە هێشتا مناڵان لە ململانی سەراحن لەم بینەیە فەوتاون